بینرانی بەڕاست خۆشەویستانم سلااوان لێبێت و بە خۆشحاڵەوە بەردەوامین لە پێشکەشکردنی بەشی دۆم و کۆتایی گفتوگۆکەمان جارێکی تر سلااو مامەستافاۆ سلااو بەجەناوێت. ئێمە لە باسکردنی مەسلەی دامەزراندنی دەوڵەتی نەتەوەی یان فەشل دامەزراندنی دەوڵەتی نەتەوەی بە شێوەیەکی تر باس لە شکستی ئەو شتاکەین کە پێ ئەوە تێ بزودنەوەی ناسیۆنالیزم، باس لە شکستی ناسیۆنالیزمێکەکەین کە نەیتوانیوە دەوڵەت دابمەزرێنێت. ئێمە لە ئەزمموی وڵاتە عەرەبیەکان نبینیمان شکستی بزودنەوەی ناسیۆنالیزم و شکستی ئەو بزودنەوانەی کە خوان بە ئەلمانی دانابوو بە نەتیجە ئەلتەرناتیڤێکی دیکە دروست بوو کە هێزە ئیسلامیەکان بوون و ئەم فەراقیان پڕکردەوە لە ئەزمموی میسر و مەغریب و تونس و ڕەنگە لە شوێنی تریش ببینین. پرسیارەکەی من ئەمەیە، ئایا تا چەندێک ئەگەری ئەوە هەیە ئیسلامی سیاسی ئەم فەراغی بزودنەوەی ناسیۆنالیزمی کوردی لە کوردستان پڕ بکاتەوە و ئایا ئیسلامی سیاسی دەتوانێت ببێت بە نوێنەری بزودنەوەی ناسیۆنالیزمی کوردی؟ ئەگەر نییە ئەوەی کە ئەو فەراغی قۆستەوە ئەو لەسەر ئەوە گەشەی کردووە، ئەو لە ماوەی 20 ساڵی ڕابردووە گەشەی لەسەر غیابی ئەو هێزە با بڵێم تۆ ناو ناسیۆنالیست کە ناسیۆنالیست وە ئەو هێزە سێکولار من پێڵم ئەو هێزە ئەلمانیەی کە دەبواە ببێەوە بە باگراوندێکی مەدەنیانە و خاوەنی ڕۆیا و دنیابینیە بۆ سیاست و بۆ کۆمەلگا و بۆ ئیدارەکردن. ئەو هێزە کە غیابی بووە لە غیابی ئەوە ئیسلامی سیاسی و حزابی سیاسی ئیسلامیە کان گەشیان کردووە و ئەوانن من زیادە ڕۆی ناکەم کە بڵم تاکە پرۆژەیەکە بێ هی ئەوانە لە ئێستا. ئەجا ئایا ئەمان شوێنی ئاماژەدا بە دنیای عەرەب ئەوە شکستی دەوڵەتی نەتەوەیە لە عالەمی عەرەبیە کە ئێمە ماوەی ساڵ و نیوەکە شاهدین. ئەوە بە بوونبەزگەیستی ئەو جۆرەیە لە دەوڵەت دانەمەزرانی دەوڵەتی نەتەوەیە و دەوڵەتی مۆدێر لە یامان کاتاڕووی محاوەی کردو عەرەبی بێ محاوەی کردو بە ناوی ناسیۆنالیستەوەی، بەڵام ناسیۆنالیزم خۆ بریتی نیە لە شۆڤینیزم، بریتی نیە لەوەی کە حەقی ئەوانی دیکە بخۆی، بریتە لە ئیدارەکردن، بریتە لە عەقڵ. ئەو دەوڵەتە فۆرمە لە دەوڵەت شکستێنەوە. ئێستا ئیسلامی سیاسی لەوێ دێت و دەیەوێت فۆرمێکی دیکە بکات. لە کوردستان پرسیارەکە بەشی دۆمی ئەوە بوو کە ئایا ئەتوانێت ببێ بەدیلی ناسیۆنالیزم یان ناسیۆنالیست بە مەفهومی ئەوەی کە ئەو دەوڵەت بۆ ئێمە دروستکە. گە پرسیارەکەت ئەوە بێ هەرچ دەوڵەتێ دروستی بکە بەدیل بیا بەدیل نەبێ، دەوڵەتێکی شکست خواردووی سەرکەوتوو شکست خواردووە بێ و سەرکەوتوو نابێ لەبەرەوەی لە ئەساسا پەیامی ئەو پەیامێکی دیکەیە تێکەڵکردنی شریعەتە بە تێکەڵکردنی ئاینە بە سیاست خۆی بۆیەوە هاتووە و ئەو فۆرمە لە دەوڵەت دامەزێنێت. ئەمە بڵم کەڵکەڵەیەکی تۆتالیتاریانە شمولیانە لە نێو حرەکات ئیسلامی هەیە بۆ دامەزرانی دەوڵەتێکی شمولی ئاینی نقطە. هەر کاتێ دەسەڵاتی بێتە دەست ئەو بەو ئاقارەیشەکە با بە سەراحەت بڵم دیموکراسیەت لای ئەو هێزە بریتە لە پەیژەیە کە پێی سەرەکەوی کە سەرکەوتیتە سەربانەکە شەقێکی تێڵی ئیتر پەیژەکەت پێویست نییە تاوا بۆ چم خۆت لەسەرەوەی لەسەر لەناو دەسەڵاتەکە. من تەسەورەکەم دەوڵەتێکیش دروستکە بە ئەوەی ئەم نەزعە تۆتالیتاریانەوە کە داگیرکردنە هونەرمەندێکی سینەمایی 50 ساڵە ئیشەکات دادگای یەکرێت لەسەر فیلمێکی وایە ئەو ئیخوان موسلیمینانەی کە ئەنویست دادگایی حامد ئەبی زەید بکەن و فتوایان لەسەر دەرکرد ئێستایە لەسەر حکم ئەیتر عبقەریەکی نایە پێ بڵێت چ جۆرە چی ئەکەنەمانە لەلای کوردستانی خۆشمان ئەوانەی کە ئێستا دادگای نووسەرانەکەنەوەی کە وشەی خوا بێنیت لە دوجارە بەناوی ئەوەی کە گوایە خەڵفڵام سوکاتی کردووە ئەمەی کردووە. ئەم هێزە لە جگە لە دەوڵەتێکی تۆتالیتاری ترسناک کە هەموو ئەو ئازادیە بچووکە ئێستا من تۆ شەمانە کاتوانین لەم کەناڵەوە ئەوە تا قسە بکەین ئەوەشی لێبرە لەبەرەوە من ئەبێ بە بەدیلی ناسیۆنالیزمی کوردی یان نابێ لە ڕاستیە لەبەرەی ناسراوە دسکۆرسەکەی خیتابەکەی بۆ ئێمە ئاشنایە فۆر حکوومەتی لەو بابەتەی دروست کردووە لە ڕابردوو لە ئێستاە ئەزانین چ جۆرە دەسەڵاتێکە ئەمەکی ئیسلامی سیاسیەت سەر حکم فۆرمێکی ترسناکە لە بڕێوەبردن لە ئیدارەکردن لەبەرەوە ئەبێ بە بەدیلیان نامشکلە نییە بۆ ئێمە هی ئەوە نیە ئیسلامی سیاسی من لەگەڵ نووسەرێکی کوردانیم وازام هەر لەم کەناڵی شۆ بوو باسیەوەی کرد قچەکە انتخاباتەوە بابێن ئەمە ئەو پەڕی تێنەگەیشتنە لە ئایدۆلۆژیای ئەم بزوتنەوەیە طبعاً بۆی خەڵکی تێنەگا ئەمە خەڵقی ئەم وڵاتن ئەمە ڕەیان هەیە من دیفاع لە ئازادی ئەوانەکەم قسە بکەن بەڵام کۆمەلگا نابێ ئیدارەیە وڵاتە باتە دەست ئەو هێزە لەبەرەوەی شاپوریەکە. زۆر باشە گەشەکردنی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستانە زۆر ئاراستە و تەفسیری جیاوازە دەگرێت بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە بە بۆچوونی تۆ تەنها فەشەلی
ئەحزابی قەومی دەسەڵاتداری کورد پارتی وێکێتی فاکتی گەشەکردنی ئیسلامی سیاسیە لە کوردستانە یا دروستبوونی بزوتنەوەی گۆڕانیش بە ئاراستەیەکی دیکەیە ڕۆڵی گەورەی بینیوە لە گەشەکردنی ئیسلامی سیاسی و لە تۆخکردنەوەی فەزای ئاینی بەو سیفەتەی ئێمە لە ماوەی ڕابردووە بینیومانە و ئەمە ڕای بەشێکی زۆر لە چاو دیدانیشە بزوتنەوەی گۆڕان بێدەنگە بەرامبەر بە هەموو داگیرکردنی فەزای گشتی لەلایەن بیری ئاینی و بەرامبەر بە هەموو هەژمونێکی ئایدی ئاینی بەسای فەزای گشتیە و هەموو تۆخبوونەوەیکی فەزای گشتیش بمعنە ئاینیەکەی لە خزمەتی کۆی ئەجندای ئیسلامی سیاسیە ئەو تایە گەشاکە تۆ ڕادەسەر بچێت من ڕام لەوەیە بۆ گەشەکردنی ئیسلامی سیاسی تەبەن یەکەم ئەبێ لە خۆڕڵاتی ناوەڕاستە دەست بکەی ئەڵە ڕاستی شکستی لیبراڵەکانە شکستی مەدەنیەتە شکستی مەدەنێتە شکستی ئەخلاقی مەدەنێت لە وڵاتە شکستی ئەو هێزە مەدەنیانەیە کە دەبوایە لە هەشتا ساڵی ڕابردووە هەلومەرجێکی وای بێنایەت دی کە ئیسلامی سیاسی ئەگەر هەش بێوەکو بۆچوون هەبێ بەڵام قودرەت نەگرێت دەست واتە لە خۆڕڵاتی ناوەڕاستە پاشەکشەیەکێ پاشەکشەیەکی کولتوریە پاشەکشەیەکی عقلی هەیە ئەمە بێتە مای ئیسلامی سیاسی دروست بێ ئەمە لە خۆڕڵاتێ واتە بێت لە منتیقەیە دەست پێ بکەین دواییە بۆ کۆمەلگای کوردیش طبعاً ئەوەی کە ئاماژەم پێدا شکستی حرەکەی کوردیە من پێڵم شکستی کوردایەتیە کە بێتە مایەوەی کە ئیسلامی سیاسی لەبەرەوەی ئەو حرەکەیە بەشتایەکە و مەشغوڵ بێت پەیوەندیکی بە سیاسەتەوە نییە کە ئەوکردنەوەی سەروەت و سامان و گەورەکردنی کۆمەڵە بنەماڵە و کارگەشتووە بەوەی کە ئێستا مۆزوعی ئەوەی کە کۆمەڵە سەرکردە هەبن وەکو ڕعیەت و ئاژەڵ سەیری کورد پێن لەوەش تێپەڕێوە ئێستا وەکو خواکان حکومەکە قساکەن کە ئێستا داوای پەرستنەکەن ئەمە بەرەنجامی کوردایەتیە ئەمە واکە کە ئیسلامی سیاسی لەرزوێ بەشێکی دیکەی شکستی کۆمەلگای کوردی خۆیەتی کە ناتوانێت هێزێکی کارا دروستکە هاتی دەسەر گۆڕان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە دوای دروستبوونی یەکگرتووی ئیسلامیەوە ئەم کۆمەلگایەمە هیچ هێزێکی دروست نەکەوە یەکگرتووی ئیسلامی ئەزانین چه هێزێکە هێزێکی دروست نەکردووە لەبەر ئومێد و تموحێکی زۆر لەسەر گۆڕان هەبووە و ئێستاش هەیە کە دروست بووە بەڵام واتە گۆڕان ئەوەی کە کەسێک لەگەڵ گۆڕان هەیە نییە ئەمە مشکلی من و تۆ نییە ئەمە کۆمەلگا ئەمە هێزێکە دروست بوو لەم کۆمەلگایە قسەی هەیە و ناڕزایەتی هەیە و ئەوش لەگەڵ ئەو ناڕزایەتە دەست و پەنجە نەرمەکە ئۆکەی خەڵکێکێ ئەمە بۆ من مهمە خەڵکێکەیە من لاقنەوەی خەڵکی دش بە گۆڕان خەڵکێکێ تەوەقعی لە گۆڕانەیە کەشتی گەورە بکە ئۆکەی ئێمە ئەبێ گۆڕان ئێستا ڕوبەڕووی پرسیاری گەورە بکەینەوە یەکێ لەوانەوەیە چه جۆرە لە حکومڕانیەکە دەوێت تۆ بۆ بێدەنگی لەوەی لە کاتێکە ئەبووە پەیامی سێکولاریزم تۆ هەڵی بگری واتە ئەبووە ڕێک و ڕەوان بڵێ ئێو دەوڵەتە و شێوازی حکومڕانی ئێمە ئەمانەوەیە بریتە لە ڕژێم سیستەمێکی سێکولار تۆ دەربارەی ئاین هیچ حرفێکی نییە ئەجا دەربارەی کبکردنی عقل و کبکردنی ئازادیەکانیش لە ڕۆ سیاسەکەی و جاجار قساکەی بەڵام لە ڕۆ فکرەکەی تۆ بێدەنگی ئەخۆ ئازادی بریتی نەرەوەی کە من ئێستا لەسەر دەسەڵاتی کوردی چیمەیە لە ناقۆسێکا تاوان دەسەڵات چون دەسەڵات نییە چیمێ بیڵم ئەی لە ڕووی فکریەوە ئەی لە ڕوویەوەی کە من بۆم هەبێ ئیمتیحانی کۆدەکان بکەم ئیمتیحانی نۆرمەکانی ناوم کۆمەلگای بکەم گۆڕان چ پرسیارێکی هەیە چ قسەیەکی هەیە بیکا بۆ کۆمەڵی علااقاتی خێڵەکی معشاعری دواکەوتوو کە هەمومان گیرمان خوارە بەدەستەوە ئەگەر نەهاتووی بۆ ئێوە بگۆڕی ئەی چیە گۆڕی وەرە بەڕاستی ینی شێوازی حکومڕانی چی ئەگەر تۆ لە کۆمەلگا و لە علااقاتە اجتماعیەکانەوە دەست پێ نەکەی لەو کۆمەڵە کللتورۆ دەست پێ نەکەی کە تیا ڕواەتیە بە کوشتنی ئافرەت بەو مەرج زەرەی کە هەیە لەبەرەوە ئەجا بۆ بێدەنگیت بەڕێ یان لە پەیوان بە هێزی ئیسلامیەوە ئەمە حلفە تۆ هەتە ئەمە حلفە وەکۆی کە پارتی وێکێتی هەیەی یاخود ئەمە موقەتە یا ئەمە لەسەر ئاستی فکریە یا ئەمە لەسەر ئاستی تاکتیکیە ئەمە لەسەر ئاستی چیە ئەم حلفەکە ئێواتانە وانێ بڕاستی بە حەقمانە و پرسیارە بکەین لە گۆڕان ئەمە و پرسیارانە کە ئەبێ گۆڕان وەڵام بباتەوە بەڵام کاکە ئومێت ئەوەی کە فەزاکەی ئالوودە کردووە ئەمەی تا ئێستا وتمان کارێکی مەدەنیانەیە ئەمە دیبەی تایکەی نێمە و ئەما بێ بکرێ ئەوەی فەزاکەی ئالوودە کردووە ئەوەیە کە ئەم گفتوگۆیانە لەبەرەوەی جۆرێک لە تعصبی حیزبی دروست بووە کاکە ئومێت تعصبی حیزبی وای کرۆ کۆمەلگای تۆی پەرد کردووە کۆمەلگای تۆ پەرد بووە بەسەر ئەحزابە بەسەر تعصبە ئێستا تعصب دەماریگیری حیزبی دروست بووە بەسەرەن ئێمە بێ ئازاد ئێمە داکۆچی لە گۆڕان بکەین بیربۆچوون هەبێ داکۆچی لە حیزبێکی ئیسلامیش بکەین تەسەوری خۆی بڵێ بەڵام وەکو کۆمەلگا ئەبێ شوێنێکە بێ چاومان لێ بڕێ بەرەو کوێ ڕۆی بەڕێز نۆشیوە مستەفا ڕێکخەری گشتی بزودنەوەی گۆڕان لە چاوپێکەوەی کەناڵی کێنێنا ئەڵێت ئێمە لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی ئێمە سێ سەوابەتی هەیە یەکێک لە سەوابەتەکان بریتە لە
شریعەتی ئیسلامی تێگەشتنی تۆ بۆ ئەم قسەیە چییە چۆن دەیخوێنی تۆ دەلالەتی چییە ینی شریعەتی ئیسلامی وەکو چی ڕێگە نادرێ هیچ یاسایەکتێ بپەڕێ پێچەوانەی شریعەتی ئیسلامی بێ ینی مامعناه ئەم قسەیە ئەگەر ئەنی بکەیت بەرجەستە بێت لەوێ بەرجەستە هێمایەک نییە بۆ داگیرکردنی بزوتنەوەی گۆڕان بە ئایدۆلۆژیای ئاینی ئەگەر ئەم قسەی وابێ ئەمە وابێت کە بەم ڕستەیە بێ ئەم ڕستەیە ینی ئەو شێوازی حکومڕانەی کە ئۆپۆزیسیۆن بە هەرسێ لایەنەکەەوە دێنێ بیگۆڕندایانە بۆ ئاقارەیە بن کە تێیدا شریعەتی ئیسلامی باڵادەستە بێ وەنە واتە مەزدەری ئەخیر و ئەوڵ و مەزدەری سەرەکی حکومە بێت لە حاڵەتی ئەمە ئیشکالەتێکی گەورەیە بەڕاستیمە ئیشکالێتی گەورەیە ئەمە شەکە ئێستا خەڵقانی وەکو ئێمە من تەسەڕەکەم ئەو کاکە مەریوانی شەمان شتی وت ئەبێ ئێمە ئێستا فشار بێنین بۆ گۆڕان کە پێمان بڵێت تەسەورتان بەرای سکولاریزم چێ پەیوەندی ئێوە لەگەڵ حکومڕانی ئاینیە هەن بەڕاستی جۆمەگەر وا بێ چی ئەگۆڕی بەرەو چی ئەمە و پرسیارەیە کە ئێستا بمعلەقی ماوە بێمە قسە لەسەرەوە بکەین بەڵێ زۆر باشە زۆر باشە سەبارەت بە مەسەلەی دروستبوونی هێزی سکولار لە هەرێمی کوردستانە ئێمە بەردەوام وەڵامێک ئەبیستین لەو هێزانەی کە خۆیان بە هێزی ئەلمانی ئێزانین ئەوش ئەوەیە کە ئێمە پێویستن بە پاراستنی شیرازەی کۆمەڵایەتیەیە پێویستمان بە پاراستنی ئەو هاوسەنگیە کۆمەڵایەتی هەیە کە هەر لە هەرێمی کوردستان هەیە دەستبردنمان بۆ دیموکراتیزەکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ ئەوەی کە بەڕێزت ئاماژەت بکرد پەیوەندی گۆڕینی پەیوەندی خێڵاتی بە پەیوەندیکی مەدەنی و بەدیهێنانی ئازادی تاکە کاس و دروستکردنی فەزایکی ئازاد بۆ ئینسان بە پێوەرە دیموکراتیەکان ئەمانە ئەگەری ئەوە هەیە کۆمەلگا بخاتە بەردەم شڵەژان و شپرزایی و ئەمە بۆ ئەم هەلو مەرجی ئێستای کۆمەلگایەک نابێکە هێشتا کۆمەلگایشی نەریتە تێگەشتنی تۆ بۆم بە هەموو توانای عقلیمەوە هەموو قودرەتی عقلیمەوە دژیم بە هەموو قودرەتی عقلیمەوە دژی ئەم بۆچوونم بۆچوونێکە تا سەر ئێسقان خراپە تا سەر ئێسقان من کچێکم هەیە زۆر باسیەکەم لەبەری زۆر خۆشەیە ئەم کچەی من تاوانێکی گەورەم کردم چاتۆتە ئەم وڵاتەوە ئەم کللتورەوە کە پێڵە زعیفە بزانین من جاجار سەیری ئەم مناڵە جوانەمەکەم ئەگریم لەوەی کە گوناحی چییە من هێناومەتە ناو کللتورێکی سەقەتی خراپی بۆ گەنەوە کە پیاوە ئاینەکانی بە ماڵەن زعیفە من بم بە قوربانی باوکی بووە بە قوربانی ئەم کللتورە خراپە کچەکەم ببێ بە قوربانی ئەم کللتورە هەرە خراپە بەربەریە شەخاویە لە پێناویەوەی کە شیرازەی کۆمەلگا تێک دەچێت شیرازەی چی کاکە ئازادی تاکتەکی و فەردانە ئەبێ مقدسە ئەبێ ئەو ئازادی ئەو فەردانەیە ئیشی سیاسی کاکە تا هاونیشتیمانەیەکی سربەخۆ نەبێ قسەکردن لە سیاست مهاتەراتە ئێمە دەبێ هەمومان کار بکەین بۆ لەلایەکە لە دایکبوونی ئینسانێکی سربەخۆ ئازاد فەردێکی سربەخۆ و ئەنجا هەر ئەم ئینسانە ئازادەشە بڕیان لە چارەنووسی خۆیان لە دوواجارە کۆی بەرژەوەندی ئەم ئینسانە ئازادی خوازانە دەوڵەت دروستەکە ئەمەی دیکەیان ئەمە شەڕێکی خێڵەکەی بە مێنتاڵەتی خێڵە حکومەکە دەوڵەتی خێڵەکان دروستی بکەن هەر هەمان ئەو دەوڵەتەیە کە ئەمڕۆ لە ئەفریقا خەڵکی پێوترێتەوەەوەی کە لە خۆڕەڵاتی ناوڕاستە نەخێر ئێمە ئەبێت جاخێت لەسەر ئازادی فەرد بکەین زەمەنەکەیەتی ئێستا هاتووە بە ناوی بەرژەوەندی تێکەڵ نەبوونی تێکەڵ تێک نەدانی ئاسایشی کۆمەڵایەتی فەردەکان 800 ساڵە ئەوەندە ساڵە کەپتەکرێن ئێستا کاتیوە قەڵپی کێنەوە عادلەکە بڵین هەموو شتێ بێ لە خزمەتی ئازادی فەردابێ کاکە من نزیکم لە کۆماریەکانەوە کۆماری خوازی ریپەبلیکانیزم باشە ئەوە ئینسانە ئازادەکانن کە لە دوجارە دەوڵەت دروستەکەن ئەوە ئەو ئینسانانن کە بەرژەوەندیەکانیان لە دوجارە بەڕژوی منی تۆ کە بۆ پاراستنی ئازادی و فەزای گشتی و ئەم پرنسیپە گەورە دەنیانەیە من تۆ ڕێکەوەی کە چۆن دەوڵەت دروستکەین سۆڤرنتی یعنی چی سۆڤرنتی یعنی سیادەی دەوڵەت لە سیادەی فەرجیا ناکرێتەوە ئەبێ فەردی ئازاد هەبێ بۆی دەوڵەت دروست بێ شیرازی کۆمەڵاتی چیە یعنی ئێمە بۆسین ئەمانە هەر خەریکی کوشتن و بڕین و مەجموعەن سەرە خێڵ حکم بکەن بە ناوی خانەوادەوە بەڵێ لەکوی ئەو تێگەشتانەی سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان ڕۆلی ڕۆشنبیر لە کۆمەلگای کوردیا پەیوەندی نێوان دەسەڵات و ڕۆشنبیر دەوڵەتی نەتەوەی لە هەرێمی کوردستان و ئەگەرەکانی دامەزاندنی و داگیرکردنی فەزای گشتی لەلایەن کۆمەلگا لەلایەن هێزی ئاینی و بەهای خێڵەکی کۆمەلگاوە ئەمە یەک پرسیاکەم بۆ کوی ئەم فەزای کۆمەلگای کوردی ڕۆلی ڕۆشنبیر چیە ئێمە پێویستمان بە چ جۆرێک لە ڕۆشنبیر هەیە و پێویستە چی بکە ئێمە
پێویستمان بە ڕۆشنبیرێکی کارا هەیە ڕۆشنبیرێک کە نەبفرۆشێ نە بکڕ ڕێجاریا مچکم لەبەری بە لە شا ڕۆشنبیر کڕا و فرۆشراوە ئەویان بینین لە دەستگا علامیەکان و ڕۆشنبیرێکی بوێرمان پێویستە کە بیر بکاتەوە قدرەتی بیرکردنەوەی هەبێ بتوانێت لە ڕووی سیاسی و بتوانێت بڵێن بەڕاستی بڵێنە واتە کاتێ نعادالەتی واتە ڕۆشنبیرێکی پێویستە متور بەکرابێ بە عقلانیت متور بەکرابێ بە ویژدانی هەبێ کە ناحەقی بینی قسە بک بنووسێ من ئێستا کۆرسێکم هەیە کاکە ومێت کۆرسێکم هەیە لە خانەی حکومەت مەجموعەیە گەنج کۆبووینەتەوە ئەبدارەوەن گەنجەکانن لەسەر گومانگەرایی قساکەین ئەمە ئیشە واتە من بۆ هاتووم کۆرسێک لەسەر گومانگەرایی لەبەر ئەوەی کە ئەبێ خەڵقێ فێر بێ میکانیزمەکانی گومانگەرایی فێر بێ بۆ دەربازبوون لەم دڵنیاییە پوچەی کە ئێمە تیاژین لە ڕووی کولتوریەوە مەجموعەیە شانووست هەیە ئێمان گانۆتە بۆی کە حتاڵن شکستپیر چێ ئەمە بۆ شکست بخوێن و خۆمان شکستپیرمان هەیە یعنی ئەمە مەهزەلەیە ئێمە تیاژین دڵنیایی کولتوریت هەیە دڵنیایی سیاسی دڵنیایی ئاینی هەیە هەرسێکی گورزی گەورەی لیان کە ئێمە ئیبداع نەکەین داهێنان نەکەین نەجوڵێن لە شەوی خۆمان ئێستا ئێمە پێویستمان بە جورعەیە لە گومان هەیە پێویستمان ڕۆشنبیرەوەی کە جورعەیە لە گومان بڵاوکاتەوە خۆی نۆشێ و بۆ خەڵقیش پرسیار هوەری پرسیارکردن تەرحەکە لەوەی کە ئێمە منش ئەمەی کە تەحلیلمان بۆ ئەم کۆمەلگایە هەچیە بێت ئەگەر بەوە شکایەوە کاکە ئومێت کە ئێمە بوێرانە دەستکاری جونگەکانی ئەم کۆمەلگایە بکەین وە پرسیاری جدی کاکە لە خۆنە شەڕ نافرۆشین ئەبێ ئەرگومنتی عەقلیوانەوێ ئەمەی لێوە بەمەشکایەوە ئایندەیەکی ڕۆشن چاوەڕێمانەکە ئەگەر وابێ بەعکسیەوە ئێمە بەردەوام لە ناو ئەم دەوامەیە ئەسوڕێنەوە بۆ خۆی جێژە بین و جاریش خۆمان مەستە بین بە جەهلەی کە لە وڵاتە هەیە قسێکی لە سەبارەت بە ڕۆلی ڕۆشنبیر و کارابوونی لە کۆمەلگا ڕۆشنبیر مەخلوقێکە هەڵقوڵاوی دنیای تازەیە و بۆ ئەوەی بتوانە بوونی هەبێ بە معنای وشتەی ڕۆشنبیر و کارابێ لە ناوچانی کۆمەڵایەتی و سیاسی و کۆلتوری کۆمەلگای پێویستە متوربە بکرێت بە چەمکەکانی مۆدێررا وەکو ئەلمانیت وەکو دیموکراسی وەکو چەمکەکانی دیکەی ناوژانی مۆدرن تا چەند لەمەدایت و چاچە ئەم تایپە لە ڕۆشنبیر لە ناو کۆمەلگای کوردی هەیە ئەبێ من بۆ ئێستا باسی گومانگەرایم کرد لە پشتی ڕێنێسانسەوە کاکە لە پشتی ڕێنێسانسەوە گەڕانەوەی کە بوو بۆ یۆنان و بیزات بۆچی گەڕانەوەی بوو بۆ قوتابخانەی گومانگەرایی کتێبە گرنگەکانی فەلسفەی یۆنانی سەبارەت بە گومانگەرایی تەرجوماکەن ڕێنێسانس یەکێ لە فاکتەرەکانی بریتە لەو ئاشنایی بوونە ئێستا من بۆ بازلەوەکەم ئەمە یەکێ لە ماناکان ئەوەی کە مۆدێنەتیش سەر ڕێگاخە بریتە لەم پرسیارکردنە لە ئیمتیحانکردن بریتە لەم ئیمتیحانکردنی بیر و بۆچوونانە بریتە لە فزولیەتی معرفی ئێمە فزولیەتی معرفیمان نییە کاکە ئومێت ئێمە وەکو عەرزم کردن ئێمە لۆژیک ناخوێنین ئێمە ئەدەواتەکانی معریفەمان پێ نییە بەس ئەمەی من بانگەشن نییە بۆ ئەوی کە ئیترتاوە بوو ئەماڵکو بانگشێ بۆی کە بمان بێ من کاتێ ڕخلە لە زانکۆگرم بۆ ئەو نیە زانکۆ بڕوخێم لەوەیە کە هەمان بێ بۆەوەی کە زانکۆ معریفەین تاچکە کاکی گیان ئێمە پێویستمان بە ئاشنابوونێکی قوڵ هەیە لەسەرە خۆ ئیش بۆ بکەین کە ئاشنابین بە میراتێکی فکری معرفی بەشەرێت هەیە ئاشنابین پێی هەر کەسەمان لای خۆیەوە دەتوانێت بیکە فزولیەتێکی معرفیمان پێویستە کە بە فعلی قودرەتی ئەومان بڵین چۆن بۆ چێ ئەمانە بکەین پرسیارانە بکەین اینجا لەمەش گرنگتر ئیرادەیەکیش هەبێ ئیرادە نەک ئیرادەی زانی بەتەنها ئیرادەی گۆڕین ئیرادەیە کە بێ کە ئەم هەلومەرجە دەبێ بگۆڕین لە پێناوی چییە بۆ خۆشی نییە باڵکو لە پێناو دەستگەیشتنە بە دنیایەکی دیکە گەیشت لە پێناو ژیان خۆی ئەمە بکەین لە پێناو گەیشتن بە عەدالەت ئەمە بکەین لە پێناو ڕزگاربوون لە جەهل ئێمە چواردەورمان بە جەهل گیراوە ئێمە بە جەهل مەست بووین ئەگەر ئەمانە نەکەین باشە ئەمەیە ڕێگەی ڕزگاری نەک ئەو ئینشابێک کەڵکانەی کە خۆمانی پێمەستەکەین و دوایی بە خۆمان لەسەر وەکو مادەیەکی بێهۆشکە لەسەری پێ ئەمان خوێنێ و کۆتایی بە گفتوگۆکانی مامۆستا فەرەقەمە کاتی بەرنامەکەمان تەواو و دوا جوملە دوا کۆمێن شتێک بەلاتەوە گرنگ بێ من لەم نەپرسی بێتی حەسب بکەی بیڵی فەرمووەتوانی ڕاستێت زۆر میشە ئەو قسەیەمەیە کە کاتێک قساکەین ئێستا سەرەتای قسەکردنمانە بەڵام دیارە و بەنەوەیشکە لە شوێنەکە کۆتایی پێ من بۆی کەسێک بەخراپ لە قسەکانمان تێنەگات ئەوەی ئەم کەسەیم قساکات ئەمە ئەماڵێ بەڕاستی باحیسێکە نووسەرەکە بەسم لە خۆبە کە غەمێکی قوڵی هەیە بۆ وڵاتە مەشە من بەتەنگی وڵاتەوە دێم وازم لە کۆمەڵێ بەرژەوەندی و شتی خۆم هێنا و لە ژیانێکی کەمتوانی ژیانێکی ئەمن و ئاساییشا بژیم کە ئێستا ژیانی من لێرە نە ئەمنیتیە نە ئاساییشی ژیانی من لێرە نەی خۆمونە نەی خێزانم هاتوومەتە ئێرەوە ئەمە
ئەمە لە غەمێکی قوڵەوە بۆ جڤاتەکەم و بۆ نەتەوەکەم ئەم قسەکەین مەبەست لە برینانکردنی هیچ لایەنێک شتێک نییە بەڵام من بەم شێوەیە شتەکانە بین وەکوی لە بەرنامەکەی بەڕێزاوتم چەوت سەبارە بە دەوڵەتی کوردی چێبارە و هێزانێکی هەن ئەو هێزانە هێزی دەوڵەتدار نین ئەو هێزانەی دیکەش کە دێن و دایانەیەکو بەدیل خۆیان لێنن قودرەتی تەشخیصکردنی کێشە قوڵەکانی ئەم وڵاتەیان نییە ئەمە داستانەکەیە بە پەیامی من یەکشتە پەیامی ژەوەیە کە با جورئەت بوێرین خۆمان خوێنینەوە پرسیارکەین واز لە ستایش بێنین واز لە دەمارگیری چ خێڵەکی و چ حیزبی بێنین ئەو فەزا گشتێ نهێڵین هیچ هێزێ داگیری بکە ئەم جۆرە گفتوگویانەی تیا بگرێ و ئێمە ئەو کەسانەی کە ئەم گفتوگویاناکەین ئەمە ئەو کەسانن کە دەبێت فەزای گشتی و ئەم خەڵکی وڵاتە بێمانە پارێزن ئەگەرنا ئێمە بە بەردەوامی هەڵەکانی ڕابردوو تکرارەکەینەوە ئێستا سەبارەت بە هێزی خەرجی یەکشتمانەوتووە ژوەیە من لە مێژەوتومە هێزی ترسناکی لە عێراقا سەرهێڵاوە کە بەعز لە چاویان لیبراڵە بێت لە چاویان لیبراڵە بە هەموو ماناکیەوە ئەو هێزانێکی ئەمڕۆ حکمی عێراقەکەن دەی ئایندەیەکی خراپ چاوەڕێمەکە بەڵام نە ڕێبن ئەو ئیرادەی ژیان دۆستەی کە ئینسانی کورد هەیەی ئەوە بێت لە بەردەمی هەموو شتێکاوسێ بەڵام ئەگەر ئیرادە و مەسیری نەتەوەیە بەس بە کۆمەڵە سیاسی شکست خواردووبەی ئایندەیەکی خراپ چاوەڕێمەکە بەڵێ بەڕێز فاروق ڕەفیق تۆژەری بوالی فەرسفە زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون لەم گفتوگۆ تایبەتە زۆر سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە دەوڵەتی نەتەوەی لە هەرێمی کوردستان و بە ئەگەرەکانی دامەزراندنی بە میوانداری بەڕێز فاروق ڕەفیق تۆژەری بوالی فەرسفە ئومێد دەکەم کە سەرنجی بەڕێستانم ڕاگەشابێت و زۆر سوپاس و گاتێکی خۆش بۆ هەموو لایەک